بەنای خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ڕۆژتان باش. زۆر سوپاسی سەرەتەری میکرۆکەم بۆ بانگهێشتا گەورە و شەرەفمەند دەبن بە ئامادەبوون لەگەڵ بەڕێزان. چاوەڕوونکە هەندێک لە ڕەفیقەکانی خۆمە بینمەوە کە ڕۆژانێک لە زانکۆ بەیەکەوە بووین لە ڕێکخراوەکان و هەتا لە میدیا بەیەکەوە بووین. حەزەکەم لێرە وەکو زەمیلە قسە بکەین. لە ڕاستیان من شتێکی دیاریکراوم حازر نەکردەوە بۆی قسە بکەم و نەمنووسیوەتەوە، بەڵام گرنگە بۆم قسە لەسەر بابەتە بکەم، دەستخۆشی لە سەرەتەری میکرۆ بکەم و پێم وایە و ئامارانەی کە ئێستا گوێمان لێ بوو دەلالەتێکی مەترسیداری پاشەکشەی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی و ئازادی ڕاگەیاندنە بە شێوەیەکی تایبەتی کە ئەمەش بۆ خۆی بێگومان بەرهەمی ئەم شێوازە شڵەژانەیە کە لە تەواوی کایەکانی ژیان لە کوردستانە هەیە، لە کایی سیاسی، لە کای ئابووری، لە کای کۆمەڵایەتی و هەتا فەرهەنگ و کایەکانی تری ژیان کە ڕەنگدانەوەی خراپی لەسەر یەکێک لە چالاکیە فەرمیە هەرە گرنگەکانی ئینسان هەیە کە ئەویشتە لە کاری ڕاگەیاندنی میدیا. بەڕێزان، ڕاگەیاندن و ڕاگەیاندنکار لە هەمان ئەو فەزایەی شەکا کە دەسەڵاتی یاسادانان ئیشی تیاکە، دەسەڵاتی جێبەجێکردن ئیشی تیاکە، دەسەڵاتی دادوەری ئیشی تیاکە، حیزبی سیاسی ئیشی تیاکە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیشی تیاکەن و دەسەڵاتی چوارەمیش بۆ خۆی کار و هەڵسوڕانی تیاکە. نابێت کەسمان پێمان وابێ لە شوێنێکە ستونێک جیاواز لە هەموو ستونانەی تر لە فەزایەکی جیاوازدا ئەتوانێت هەڵسوڕانی هەبێت. ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوەیڵێن کە دۆخەکەمان بە جۆرێکە لە هەموو بوارەکان کە هەمومان پێمان وایە بەداخەوە کەواڵین هەموو ساڵێکەڵین خۆزگەمان بە ساڵی کار کە لە ڕاستیانە ئەبووا بێت و لە ڕابردووە گەر پاساوی ئێمە بۆ ئەم دۆخە ئەوە بووبێت کە ئێمە تازەین، ئەسڵ ئەوەیە و منطق وا ئەڵێ ئەبێت ساڵ لە ساڵ بێت تۆزێک بڕۆینە پێش، نەک عەکسەکەی. ئەمەی هەیە ئێستا ئێمە بینی عەکسەکەیەتی بۆ هەموو ئەو کارانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد. بەڵام هیچ یەکێک لەمانە پاساو نییە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی، ئازادی کاری میدیایی غیتا و ڕووپۆشی قانونی لەسەر هەڵبگیرێت کە مافێکی دەستوری نێودەوڵەتیە، دەستوریە و لە ڕێکەوتنامە و بەڵێن لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی متەخەسسەکان و لە ناو ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە ئیقرار کراوە. هیچ یەکێک لەمانە پاساو نین بۆ ئەو هەشێکاریانەی کە بەرامبەر ئەم دامەزراوانە ئەکرێت و بەرامبەر ئەم کەسانە دەکرێت کە کاری ڕاگەیاندن بکەن. بەڵام ئێمە وەکو خێزانێکی لێرە پێکەوە حەزەکەم وەکو زەمیلێک قسەتان لەگەڵ بکەم. بەڕێزان، پێتان وایە میدیای ئێستا میدیای 4 ساڵ پێشتر لە ڕاستیانە خێر و من پێم خۆش بوو کە دیاریە لە هەڵە نەبم شتێکی وت کە دەمەوێت زیاتر بە تەوضیحەوە بڵێم. میدیای حیزبەکان واضحە ناسراون. منی هاوڵاتی منی متەلەقی کە قسەیەک لە تەلەڤیزیۆنی گەلێک کوردستان وەرەگرن واوەیەکن کە ئەمە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، واتە خۆم حاضر کردووە نەفسیەن و ذهنیەن کە دەکرێت لەناو ئەو پەیامە میدیایە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان ببین. بۆ نمونە شتێکم کە لە کوردستان تیڤیۆ گوێ لێبێ تەواو خۆم حاضر کردووە وەکو متەلەقی ئەمە ڕەنگدانەوەی ڕوئیای سیاسی پارتی دیموکراتی کوردستانە یا ڕوئیای پارتی دیموکراتی کوردستانە بۆ سێکتەرێکی معەیەن. باشە، جۆرێکی ترمان هەیە ئەوانن کە بەناڕاستەوە خۆ دەعمەکرێن، بۆ نمونە لە نمونەکانی ڕوودا و K24 کوردستان و قەنەواتی تریش. ئەمەش بۆ واضحە بەناڕاستەوە خۆ ئەزانم پەیامی کێیە پێمەگا وەکو متەلەقی حاضرم بۆ وەرگرتنی ئەو پەیامە بەو غیتاءەوە. شتێکی ترمان هەیە کە ناوی میدیای ئازادە یا میدیای ئەهلیە کە بەش حاڵی پێم وایە وەکو متابعەیە وەکو سەرۆکی پەرلەمان قسە ناکەم ئەو میدیایە لە پاشەکشایە وەکە ئەو میدیایە کەوتە پاشەکشەوە سێکتەرەکانی تری ژیان و کایەکانی تری ژیانیش دەکەونە پاشەکشە. ئەی یەزاڵە ئێستا جۆرێکی تر لە میدیا هەیە، میدیای کڕاو، میدیای کڕاو کە نە هیچ حیزبەکانە نە سێبەری حیزبەکانە نە ئازادیشە. ئەوە ئەو میدیایەیە کە بە تایبەتی میدی لەناو میدیای ئەلکترۆنیا بە پارەی سیاسیەکان بە پارەی گەڵدەڵی
بە پارەی دزراو ئاڕاستاکرێ پەیام ئاڕاستاکە و لە میدیای ئازاد داڵترە ئێستا ئەوان داڵترن فیگەری ناشرینت بۆ جوانەکەن فیگەرێک کە هیچ تاوانێکی نییە بۆتی ناشرینەکەن وردە وردە ئەمە خەریکە ئەبێتە بەشێک لە نەریت ئەمە چی دروستەکە؟ کاردانەوە دروستەکە ئەزانیت بەڕێزان ئەوەی کە ئەوان لە دەرەوەی قانون و ئیتیکی کاری ڕۆژنامەوانی ئەیکەن ئەو کاردانەوانی کە بەرامبەر ئەوانەکرێ وردە وردە ئەعتیادی بۆتەوە خەریکە ئەعتیادی بێتەوە ئەوەی بەرامبەر بە ڕۆژنامەوان ئەکرێ و بەرامبەر بە میدیا ئەکرێ بەرامبەر بە دەستگایەکی ڕاگەیاندن ئەکرێ لەبەرەوە داوا لە بەڕێستانەکەم داوا لەوانەکەم کە میدیای ئازاد بەڕێوە بن یەک دیراسی وەفری میدیای ئازاد بکەن 3 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا بزانین میدیای سیاسیە گەندەڵەکان داڵترە یان میدیای ئەوەی کە ناوی میدیای ئازادە میدیایەکی بێکەسە سپۆنسەر ناکرێ ئەحتیمالی لەسەر ڕیکلام ئەحتیمالی لەسەر پشتیوانی هێزێکی سیاسیە دێمە سەر قسەکردن وەکو سەرۆکی پەرلەمان دوو پەیام هەیە یەکەم ئەگەر ئەو سەرۆک پەرلەمانانی پێش ئێمە بوون خۆشبەخت بوون سیاسی بوون بەس قانونی نەبوون بەس کە سیاسی بیت و قانونی بی بچیتە ناو مەنزومەی قانونی هەرێمی کوردستانەوە ئەزانی ئێمە لە ناو مەئساتەن ئێمە لە ناو تەزەخمی تەشریعیان ئێمە لە ناو دووبارەکردنەوەی نوسووسین ئێمە لە ناو نوسووسی دژبەیەکەن ئێمە لە ناو دەرکردنی سەدان ڕێنمایی سەدان مبالە هەیە دەیهەن ڕێنمایی کە مخالفە لەگەڵ قانون نەیەکێکە نەتوانە نسیانە پەیڕۆ ئەنجومەنی وەزیران مخالفی قانونە دەرچووە ئێمە ئێستاوا دەرچێکەین کامە مخالفە لازمیانە ئەو ڕێنمایی کە ئیسینادن بۆ قانون دەرچووە بۆ تەلەڤیزیۆنەکانی لێداخرێت باشە سەندیکای ڕۆژنامەنووسان بەڕێزان ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن نووسەران بۆ لە کاتی خۆیان قبوڵیان کرد دەستگای وەزارەتی ڕۆژشبیری ڕێنماییەکی مخالف بۆ قانون دەرکا مخالفە ئەمە یەک دوو کە ئەمە ئەبێ پیاچوونەوە بە هەموو ئەو ڕێنمایانە بکرێنێک ئەوە بەتەنیا دووهەم شت بەڕێزان ئێستا قانونێکی ڕۆژە قانونێکی زۆر مەترسیدا لە عێراق بەڕێوەیە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەس دەنگانی ماوە کە پرۆژە یاسای جەرایمی ئەلکترۆنیە ئێمە ئەومان نەزانی لە پەرلەمانی کوردستان لیژنەی ڕۆژنبیری پرۆژەیەکیان حاضر کرد بۆچی ئێمە ویستمان ئەوە بکەین ویستمان ئێمە قانونێکمان هەبێ لە هەرێمی کوردستان بۆ ئەگەر قانونەکەی عێراق دەرچوو کەس داوای ئینفاسی ئەو قانونەمان لێ نەکا چونکە مەترسیەکانی نوسووسەکانی ئەو قانونە ئێمە ئینسانی چەند مەترسیدارە لەسەر ئازادی چەند مەترسیدارە لەسەر هەڵسوڕانی کاری میدیایی مناڵم پرۆژەکەی لیژنەی ڕۆژنبیری خراپ نەبوو خراپ ئێمەش دەیان تێبینیمان لەسەری هەبوو بەڵام ئێمە بە نیەتی پاکەوە ئەمانی شتێک کۆنفرانسی بۆ بکەین هەموو ئەو بەڕێزانی مختصن لە مەجالی قانون و لە قانونی میدیایی ڕێکخستنی میدیایی بانیان بکەین غەڵەتەکانی خۆمان چاک بکەینەوە ئەو دەرفەتەمان نەبوو بۆیە ئێستا چەندین یادداشتمان بۆیە کە هاواری بەڕێزان ڕۆژنامەنووسانە سەبارەت بەوەی کە بە بەردەوامی ئەڵێن بە قانونی خراپ بەکارهێنانی مۆبایل حکومەدرێن ڕێکم بۆ هەموو دادوەرانە هەیە کە بەو قانونە حکومی ڕۆژنامەنووسانەدەن تەکلیفەکەیان هەڵەتە تەکلیفیان بۆ کردەکە تەکلیفێکی هەڵەیە بەڵام ئەزانین مبەرەکان چییە ئەڵێن فەراهی تەشریعی هەیە ئەو بۆشایە تەشریعیە ئەگەر پڕ بکەینەوە بۆ ئەوەی ڕێگە بۆ ئیجتیهادێک نهێڵی کە ئێمە بەدڵمان نییە داوای هاوکاریتان لێکەین چونکە ئەوەی من دەزانم لیژنەی ڕۆژنبیری دەست بەکارکردنەکەنەوە چونکە ئێمە نامانەوێت ئەو قانونەی لە عێراق دەرەچێت لە هەرێمی کوردستان ئینفاس کرێت زۆر سوپاسانەکەم وازان هەندێک لەژداڵەڕێن و هەرش